پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا. ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خاتوو فاتیمەی کچی فەرموو ڕۆڵەکەم گوێم بۆ بگرە با وەسیەتێکت بۆ بکەم. هەموو بەیانیان و هەموو ئێواران کچی شیرینم. دیارە ئەم وەسیەتە بۆ فاتیمە خانی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەویشەو بۆ تەواوی ئومەتی ئیسلامە. فەرمووی کچە شیرینەکەم هەموو بەیانیان و ئێواران دوعا بکە بڵێ یا حەی و یا قەیوم. سەیری ئەو دوو ناوە پیرۆزە ئەی پەروەردگارێک کە هەرگیز مردنت بەسەرا نایە، هەمیشە وەکو خۆت چەسپاوی نامری نەخۆش ناکەوی. یا قەیوم ئەی ئەو پەروەردگارەی هەمیشە بە بەهێزی دەمێنیتەوە، هەروەکو خۆتی و دەسەڵاتت کەم ناکە. خوای گیان تۆ کە سیفەتی حەی و قەیومت هەیە لێت دەپاڕێمەوە بڕەحمەتیکە ئەستەغیث. یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت پەنام بدەی. ئەصلح لی شەئنی کولە. یا ڕەبی خوایە هەموو کاروبارەکانت خۆت بۆم جێبەجێکەی. ولا تكلني إلى نفسي طرفة عين. يا ربي خواه بۆ ماوەی چاوتروکانێک بەڵکو کەمتر لە چاوتروکانێک بە خۆمم نەسپێری، چونکە خۆمم پێ ناپارێزرێ. شێ هەیە بتوانێت بە ئازایەتی خۆی زەمان بداتە خۆی بۆ چاوتروکانێک جەستەی خۆی پارێزێ؟ شێ هەیە زەمان بداتە خۆی بڵێ ماڵەکەم بۆ یەک دەقە خۆم دەتوانم بە دڵنیاییەوە پارێزگاری لێ بکەم. بۆیە خاڵی یەکەم هەم لە سەروەت و سامان تا هەم لە تەندروستیتدا بیژێڕەوە بۆ خوا. ئەوە تا تەواوی جیهان بەم هەموو زانستەیە تێکدەر تەکنەلۆژیەوە بەم پێشکەوتنە زانستیە پزیشکیەوە دۆش داماوە بەرامبەر بە ڤایرۆسێک. هەموو دنیا تەنها ڕوو دەکاتە ئەڵڵا ئەوەی هۆش و بیری هەبێ ئەڵێ خوای پەروەردگار خۆت بەهانا و هاواری مرۆڤایەتیەوە بێ.